بازرگانی بوایا مسئولیه بوایا ئێستا بزان جێگای هەبوو ئەو خەسارەیەکی زۆر گەورەی بەڵام بەداخەوە تەعزیەکەی وتە کەماوە یعنی خەڵک یا پێی نەزانیوە یا نازان چۆنی بووە لەبەرەوە بەداخەوە ئەڵێم خەڵکەکە کەم هاتووە یا پێیان نەزانیوە یا نازان چۆنە خەڵک سەری لێشەوەوە سەری یعنی وایان لێ کرد خەڵکەکە ئەگەی لێنێ نازان چۆنە بەداخەوە کوڕە بابە یەکێ بوو لە هونەرمەندە گەورەکان مەشهوور بوو لە هەموو کوردستانە لە هەر چوار پارچە هەیە محەممەد عەرەزداران نەناسێ بەڕەحمەت بێ جێی بەهاش بێ شتی باشی بۆ کراوە وەڵای تەعزیەکەم بیعجە بڵێم چی خۆ عەفوی کەی ئینسانی ئەمڕۆ وایە ئەوە گەورەیەک بمردایە مەسئوولێک بمردایە یا یەکێ بوو ئەوانەی کە ئەوان شتی ترن ئێستا خەڵباڵغ بوو بازرگانێ بواە مەسئولیە بواە ئێستا بزان جێگای هەبوو ئەوە هونەرمەندە هونەرمەند کە لای خۆی حەزارەت نەخڵەکە حەزارەت تازاکە دنیا وێرانەکە لە شوێنانی ترە کە هونەرمەندێکن کۆچەکە هەموو دنیا پێزانێ چکە بۆ هەویەی کوردی هەویەی میللەت ئەگەیەنێ بە میللەتان خۆشی ئەگەیەنێ جوانی ئەگەیەنێ بەها ئەگەیەنێ ئەخلاق ئەگۆڕێ کۆمەلگا ئەگۆڕێ